بەناوی کوردستان بە یادی شەهیدان. هەرو جۆرەکەوە ئاگادارن لە چەند مانگی ڕابردوو ڕۆژهەڵاتی کوردستانەکەمان تێکەڵ بوو لە تەکشۆڕەشی مەزنی ژن ژیان ئازادی. بووە سەدان شەهید و هەزاران دەستگیرکراومان بوو، بەڵام بەداخەوە دیسانەوە داگیرکرد بە شێوازی خۆی خەریکی دروستکردنی مێژوو بۆ ئەم دروشمە ئەم شۆڕشە و دەستخستن لەسەریە لە ناو دیاسپۆرا و لابیگەری بۆی و سیاسەتکردن بۆیە. پێویستە کوردانی دیاسپۆرا خاوەنداری ئەم شۆڕشە مەزنە بکەن. هەر ئەو جۆرەیەکە کوردستان پێویستی بە چیاکانە، شۆڕشیش پێویستی بە نەتەوەی وشیارە. هەرو جۆرێکیشەوە ئاگادارن بەداخەوە بەهۆی بۆمە لەرزەکەی باکوور و ڕۆژاوە هەزاران کوردستانی دیکە گیانیان بەخت کرد و زامێکی دیکەیان لە دڵی نیشتمانەکەماندا. لە ناو حەماسەی بەرلینە بەشی هەرە گۆراکەی کوردستانەکان خۆخاندیان کەواتە ئێمە ئەتوانین، بەڵام ئەم جارە بۆ ڕێکخستن و نێکگرتووی ناوماڵی کوردستانیەکان تێ ئەکۆشین. بام جارە بووی یەک وڵات، یەک ئاڵا، یەک زمان، ئەویش کوردستانە تێبکۆشین. ڕۆژی 18 مارس کاتژمێری 1 لە وڵاتی ئاڵمان شارەی کۆڵم ڕێوڕەسمی نۆرۆز بەڕێوەچێت. بۆ بەشداری بوون لەم بەرنامە پێویست بە سەندنی پلیت ناکە. دەرگا بۆ هەموو لایەکتان ئاوەڵایە. هیوادارم بتوانین ئەمساڵ لە ناو جەژنی نۆرۆز هێز و ورەی کوردانی دیاسپۆرا نیشان بدەین. بە ناوی ژن ژیان ئازادی نۆرۆزتان.